ڕەزامەندی دەربڕین لە سەرناوی تەنها 7 کاندیدی هەڵبژاردننی سەرۆکاتی ئێران لەلایەن ئەنجومەنی پاراستنی دەستوورەوە. نیگەرانی لای بەرەی ڕیفۆرمخوازی وڵاتە دروست کردووە کە چەندین کاندیدیان ڕەتکراونەتەوە. هەریەکە لە ئیبراهیم ڕەیسی و موحسین ڕەزایی و موحسین میهر عەلیزادە و سەعید جەلیلی، عەلیڕەزا زاکانی، عەبدولنەسر هیممەتی و ئەمیر حسێن قازیزادە ئەو کاندیدانن کە پەسەندکراون. لە بەرامبەردا هەریەکە لە عەلی لاریجانی سەرۆکی پێشووی پەرلەمان و ئیسحاق جیهانگیری یاریدەدەر یەکەمی حەسەن ڕۆحانی و مەحموود ئەحمەدی نەژاد سەرۆکۆماری پێشوو، موحسین هاشمی سەرۆکی شارەوانی تاران و مستەفا تاجزادە ئەو کاندیدە دیارانەی بەرەی ڕیفۆرمن کە کاندید بوونیان ڕەتکراوەتەوە. سادق لاریجانی ئەندامی ئەنجومەنی پاراستنی دەستور کە 20 ساڵە لەو پۆستەدایە و لامان کاتدا برای عەلی لاریجانیە کە ناوەکەی پەسەند نەکراوە ڕەخنەی لا بڕیاری ئەنجومەنەکە گرت و دەستگامنیەکانی بەدەسوەردان لەو دۆسیە تۆمەتبار کرد بەبێەوەی کە باسی وردەکاریەکانی بکات. وتی لە وەزارەتی ئیتڵاعات ناوەکان گواستراونەتەوە بەبێەوەی کە پرس و گوێی لەبارەوە کرابێت. لە کاتێکدا بەشێک لە کارەکان دەکەوێتە ئەستۆی ئەوان، بەڵام لەم دۆسیەدا ڕاستیان نەکردووە. پێچەوانی هەڵوێستی براکەی عەلی لاریجانی ڕایگەاند بۆ ڕەوانەوەی کێشەکان بە بەشی خوددا ڕازیم. ما باید یه روابط هوشمندانه‌ای با غرب، یه روابط قوی و سازنده‌ای با شرق. هەروەک مەحموود ئەحمەدی نەژاد با توندی ڕەخنەی لە بڕیارەکان گرت و ڕایگەاندان بەو هەڵبژاردنەدا نانێم و بەشداریشی تێدا ناکەم. مستەفا تاجزادەش بە هەمان شێوە ڕەخنەی لە پەسەند نەکردنی ناوەکەی گرت. تصمیمی که از سوی شورای محترم نگهبان ما لە کاردانەوەی نیگەرانیەکاندا حەسەن ڕۆحانی نامەیەکی ئاڕاستەی عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران کردووە و داوای کردووە با لیستی ناوەکاندا بچێتەوە. لە بەرامبەردا خامنەی لا دیداری لەگەڵ نوێنەرانی پەرلەمانی ئێران ڕایگەاند ئەنجومەنی پاراستنی دەستور بە ئەرکی خۆی هەڵساوە، بۆیە گوێ لەو کەسانە مەگرن پێیان وایە بەشداریکردنی هەڵبژاردن بێسوودە و ئەوانە دڵسۆزی گەلی ئێران نین، بەڵکو بەو پەڕی توانە بەشداری بکەن. ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران سوپاسی زۆری ئەو کەسانەشی کرد کە ناوەکانیان پەسەند نەکراوە و لە بەرامبەردا ڕەخنەشیان نەگرتووە. خامنەی وتیشی ئەو کەسانە تەنانەت هانی خەڵکیان داوە بۆ بەشداریکردن. عەلی خامنەی باسی لەوەش کرد ئەوانەی ناویان پەسەند نەکراوە بەو مانایە نایەت کە شایستە نین، بەڵکو بەپێی ئەو ڕێوشوێنانەی هەن ئەنجومەنی پاراستنی دەستور نەیانتوانیوە پەسەندی بکەن. باپەی دەستوری ئێران باش پێداچوونەوەی ورد با ناوی کاندیدەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی ئێران بۆ پەسەندکردنی هەر کاندیدێک پێویستە بەلای کەمەوە 7 ئەندام لە 12 ئەندامی ئەنجومەنەکە لەگەڵی دابن. بڕیارە لە 18 حوزەیراندا 13مین خولی هەڵبژاردننی سەرۆکاتی ئێران بەڕێوە بچێت، تیایدا 8مین سەرۆک کۆماریە وڵاتە هەڵدەبژێردرێت.